بەڕێزم ئێمە تقریبا ئەمە زیاد لە چەند جارێک یعنی ئەتوانە بڵێم من نزیکەی 5-6 جار ئێمە گردبوونەوەمان ئەنجام داوە هۆکاری گردبوونەکەشمان زیاتر بۆ وەگەڕێتەوە ئێمە ناحەقیمان بەرامبەر کراوە ناحەقیەکەش لە چیا خۆی بینێتەوە ئێمە وەختی خۆی لە کاتی کۆرۆنایە یعنی ئەگەر من باسی منتیقەکەی خۆم بکەم کە سلێمانیە تەسەوورکە لە نزیکەی 350 کارمەند کە موساعین مخەدیر و نێرز بووین یعنی بە هەموو ڕیاسەکەی من نەیتوانی 5 کارمەندی ڕسمی بێنێتەوە بۆ دەوام بۆ ئەوەی خزمەتی ئەو کەسانە بگەن کە تووشی کۆرۆنا بن و لەو حاڵەتە مەترسی و خەتەراتان هەبوو ئێمە بەو پەڕی خۆبەخشی خۆمانەوە لەو کاتەیە لەژێر ناونیشانی ئەقدێکا ئێمەیان کرد عقد کە ئەنەما لە مەستەقبەلە ئەمانکەن بەڕسمی باشە لەو کاتەیە ئێمە عقدیان ناونیشانێکیان بۆ دانێ بە ناونیشانی کری ڕۆژانە ئەمە ڕاستیەکە لەو کاتە لەو مصەلەحە تێنەگەشتین مەبەست چییە لەمە بۆچی کری ڕۆژانەیە گرنگە بۆیان کردین بە عقد و وتیان لە دوای 3 ساڵ ئێوە شمولتانەکە کە ببن بەڕسمی بەڵام ئێستا کە ئیبینین مامۆسای وانەبێژ حەقی خۆیانەکەوانش بۆیان کرا بەڵام ئێمەش بە مافی حەقی شاری خۆمان ێزانین کە 3 ساڵ نزیک 4 ساڵی شەبێ خزمەتی خۆمان هەیە و بۆ بەڵێن بلەژێر ناونیشانی عقدی کۆرۆنا دانراوین کە عقدەکەمان زۆر مستحقە یعنی مەفروضە لەم عقدەی کە ئێستا لەم بابەتی بوون بە هەمیشەیە شمولی ئێمەکە و ئێمەش بگرێتەوە هۆکاری گردبوونەوەکان ئێمە وەکو گرێبەستی داهات لە هەولێر چەند ساڵێکە ینی گرێبەستی ڕێژەیەکی زۆریشین هەرچەندە ئێستا بەس گرێبەستی داهات نییە گرێبەستی کرێ ڕۆژانە و گەشە پێدان و داهات و پەرەپێدانە بڕیارەکەی وەزارەتی تەندروستی ئەنجومەنی وەزیران تەنها گرێبەستی دارایی گرتیتەوە بەڕاستی ئەوەش ناڕەزامەندی هەڵوەستی ئێمەی لێکەوتەوە کە بەمە ڕازی نەبووین بۆیە گربنەوەکمان کردیەوە بە شێوەیەکی ئارام من لە 2015 گرێبەستمە تا ئێستا بەردەوام بوومە و دانەبڕاوم وڵات داوا دەکەین وەکو گرێبەستی دارایی ئێمەش بکەینە هەمیشەیی وڵای ئێستا نوێنەرەکان چوونە ژوورێ چاوەڕێ نەبزانین نەتیجە چ دەبی ئینشاڵڵا